سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین هەوڵ دەدەین لەم بەرنمەیە سێ پرسیاری زۆر گرنگ وەڵام بدەینەوە ئەویش یەکەمیان ئایا وایە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە کوردستان لاواز بووە و قووەتی جارانی نەما و نەخۆشەکانی کە ئێستا تووشە بن حاڵەکانیان وەکو حاڵەتەکانی پێشوو زۆر قورس نییە پرسیارێکی تر چێن ئەو کەسانەی کە کۆڕۆنایان بەکارهێنانوە بۆ مەبەستی بازرگانی و خۆ دەوڵەمەندکردن و هەلەکەیان هەڵقۆستۆتەوە هەروەها پرسیاریش دەکەین ئایا ئەو هەبوو دەرمانانەی کە دەدرێتە کەسێکی توش بوو بە کۆڕۆنا هیچ بنەمایەکی زانستی هەیە ئەگەر هەیە کامانەن ئەگەر نیشە ئەی چی بخۆین و چی بخۆینەوە لەو حاڵەتەدا بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ڤایرەسی کۆڕۆنا لە کوردستان و جیهان چی دەگوزارێت ئەمڕۆ لە کوردستان 378 کەسی تر چاک بوونەوە بەڵام 532 کەس توش بوون و بەداخەوە 11 کەسیش گیانی لەدەستداوە. ڕێژەی توشبوون بە کۆڕۆنای نوێ لە عێراق 200,000 کەسی تێپەڕاند و وەزیری تەندروستی عێراقیش دەڵێت لە 172 توشبووانی کۆڕۆنای نوێ چاک بوونەتەوە. ژمارەی توشبووانی کۆڕۆنای نوێ لە هەموو جیهان 23 ملیۆن کەسی تێپەڕاندووە و لەو ژمارەیەش زیاتر لە 800,000 کەس گیانیان لەدەستداوە. لە هەرێمی کوردستان 532 کەسی تر تووشی کۆڕۆنا بوون و 11 کەسیش گیانیان لەدەستدا بەڵام 378 کەسی تریش چاک بوونەوە. وەزارەتی تەندروستی ئاماری 24 کاتژمێری ڕابردووی تایبەت بە ڤایرەسی کۆڕۆنای لە هەموو هەرێمی کوردستان بڵاو کردوێتەوە و دەڵێ 532 کەسی تر تووشی کۆڕۆنا بوون بەداخەوە 11 کەسی دیکەش گیانیان لەدەستداوە. لە ڕاگەیاندراوەکەی وەزارەتی تەندروستیدا هاتووە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 4208 پشکنینی کۆڕۆنای نوێ لە کوردستان ئەنجام دراون بەگشتی ژمارەی ئەوانەی بۆ پەتاجیهانیەوە لە کوردستان گیانیان لەدەستداوە ئێستا گەیشتووەتە 886 کەس. ژمارەی توشبووانیش 24,000 کەسی تێپەڕاندووە و لەو ژمارەیەش زیاتر لە 14,000 کەس چاک بوونەتەوە. تێبینی ژمارەی گیان لە دەستدان لە چاو ڕۆژانی پێشوو کەم بووەتەوە ئەمڕۆ 11 کەس بەداخەوە گیانیان لەدەستداوە کە ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە بڵین ئەگەر هاتوو ئێمە زیاتر پابند بین و ڕێگری زیاتر بکەین لە نەخۆشیەکە و نەیگوازینەوە بۆ ئازیزانمان لەوانەیە ئەم ڕێژەیە هێشتا کەمتریش بێتەوە و ئینشاڵڵا بگەینە ئەوەی کە ڕۆژانە گوێمان لەوە بێ لە کوردستان و لە هەموو جیهان کەس بەم کۆڕۆنایە گیان نەسپێرێ. دەچینە عێراق وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی توشبوون مردن و چاکبوونەوەی کۆڕۆنای نوێی ڕاگەیاند. بە گوێرەی ڕاگەیاندراوەکە وەزارەتی تەندروستی عێراق دەڵێ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پشکنینمان بۆ 20,000 کەس ئەنجام داوە. 459 توشبوونی 24,000 ئەوەندە و توشبوونی 3,965 کەسی دیکە پشت ڕاست کراوەتەوە. وەک لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە ماوەی شەو ڕۆژێکە 70 کەسیش بەهۆی پەتاکە گیانی لەدەستداوە. هاوکات 2,947 حاڵەتی چاکبوونەوەش لە پەتاکە ڕاگەیاندراوە. ئێستا لە هەموو عێراق ئەوانەی کە لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکە ژمارەیان گەیشتە 201,050 حاڵەت. لەو ژمارەیەش 6,353 کەس بەهۆی ڤایرەسەکەەوە گیانیان لەدەستداوە 143,393 کەسیش بە تەواوی چاک بوونەتەوە و 50,304 کەسیش لە نەخۆشخانەکان لە ژێر چاودێری پزیشکیدا. ئەوەی لەم هەواڵانە بۆمان دەردەکەوێت کە ڕێژەی چاکبوونەوە زۆر زیاترە لە ڕێژەی ئەوەی کە خوا نەخواستە گیانی پێ لەدەست دەدرێت کەواتە هەموو ئەوانەی کە ئەم پەتایان گرتووە یان ئەو کەسانی کە ئێستا هەست دەکەن نیشانەیان تێدا هەیە ئەبێ بە گڕوتینێک و بەورەیەکی بەرزەوە بەرەو ڕووی ڤایرەسەکە ببنەوە چونکە حاڵت هەیە لەوانەیە لەگەر تێکچوونی باری دەرونی و شڵە ژانمان هەندەی تر بەرگری لەشمان بێتە خوارەوە و زیانی زیاترمان پێ بکەوێت. زیاتر لەسەر هەواڵەکان ناڕۆین دەچینە لای دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ ئێوارەتان باش. ئێمە ئەمڕۆ سێ پرسیاری زۆر گرنگمان دەمانوێت وەڵام بدەینەوە. ئەو سێ پرسیارەش با یەکسەر دەست پێ بکەین بڵین ئایا
وایە ئەم ڤایرەسە لاواز بووە دکتۆر شێروان لە تۆ دەست پێەکەم پێ دوایە شتی وا هەبێ کە ڤایرەس لاواز بێت بڵێ ئێمە هەرچ قسەک بکەین ئێستا باشتر وایە قسەکەمان بنەمایەکی زانستی هەبیتن هەتا ئەو لە حەزشکەوە قسەی دەکەین هیچ توێژینەوەکی زانستی نایسەلمێنێ کەوا ئەو ڤایرۆسە گۆڕانکاری گەورەی بەسەدا هەتیە یاخود لاوازتر بووە ینی چ لاواز بوون چ بە قوتر بوون ینی هیچ سەلماندنێکی زانستیمان نیە کەواتە هەرچ قسەی بکەین ئێمە لەوانەیە ئەو قسانە لە تێبینی خۆمانە لە ئیتێبینیە تێبینیش ناستە ناو بازنەی بەڵگەی زانستی هەتا توێژینەوەی زانستی گەورەی لەسەر نەکەی ژمارەی زۆر خڕنێکەوە بیکەی بە توێژنەوەک و بیسەلمێنی تەنانەت ئەو توێژنانەوەی کە ئێستا کراون زۆریان پێویستیان بە پێداچوونەوە هەیە پێڕێڤیو و پێویستیان بە بەڵگەی زانستی گەورەتر هەیەواتە ناتوانین هەتا ئەو لەحزەیەش بڵێن چونکو هەتا ئێستاش ئەمە کەیساتی دەبینین زۆر بە توندی ئەو ڕۆژ ئەمە کەیساتم دیتێ زۆریشتم دیتە زۆر بە توندی توش بووە هەر ئەو ڕۆژ بەداخەوە جانەدەستدان هەبووە بەڵام ئەگە چێلگەکمان نەبیتن ئەوەکو نمونونەك ئاوی لەسەر ئەو چێلگەی ببڕین دەبینین هەندێک لە بابرێن ڕۆکەکان زووتر دەمرن یان ئەگەر کلۆیەک بێ یان نەوە نەخۆشیێک بێت لە بۆ چێلگەچ دەبینی ئەوانەی کەەوە زۆر بەرگریان کەمە ئەوان زووتر دەبنە ینی بابرن قوربانی واتە کە شەپۆڵەکە لە بۆ لە هەرێمی کوردستان هات ئەو کەسانی کە بەرگریان کەم بوو یان کێشتێکی تەندروستیان هەبوو زوو ئەوانە بەداخۆ ڕێژەیەکی زۆری ڤایرەسەکان وەرگرت بڵێ ڕێکی زۆر ئەمەگرت بوو ئێستاش ئەمە جان لە دەستدانی دەبینین بەس ئەوڕۆ ئەلحەمدولیلا ژمارەکە کەمتر ئینشاڵە بەرەو کەمترێتی ئەوەش دیسان دووبارە مانای ئەوە نیە لاواز بووە باشترین بەڵگەش ئەوەی ئێستا لە ئەوروپا ژمارەکان لە زیاد بووندایە ناتوانین لەبن نوێیەتی ڤایرەسەکەی ئەو ڤایرۆسە هێشتا نهێنی زۆری لەگەرە هێشتا پێویستمان بە لێکۆڵینەوەی هەتا نهێنیەکان ئاشکراکەین لە بیر نەکەین هەتا ئێستا ساڵک تێنەپەڕی لەسەر ئەو ڤایرۆسەی بۆ هێشتا نهێنیکەی هەیە نازانی نهێنەکان چییە ئەمە خۆمان بۆ خراپترین سیناریۆ دەبێ ئامادەکەین ناتوانین باشترینەکەی دانین باشترینەکە ئەوەیە لاواز بووە بەڵام ئەو سیناریۆ باشەکەیە بە زۆر راپەکەی چاوەڕوان دەستخۆش بێ وەڵامەکە زۆر زانستیانە و زۆر ئەو بوو ئەو تێگەیشتنە زۆر زۆر گرنگە تۆ ناتوانانی بڵێ وایە ئەوانە تەنانەت لە مالیزیاش بڵین توێژینەوەیەکی خێرایان کردووە کە دەڵێ ئەم ماوەیە هەز دەکەین ئەوانی کە بە ڤایرەسەکە توش دەبن نیشانەکانیان زۆر زۆر توندە هەندێک وڵات هەیە وەکوانی ئەوروپا دەیانوێت سەر لە نوێ ڕێکارەکان بەرەبرە بەرەو توندی بڕۆنە بە تایبەتی کە لەوێ بەرەو وەرزیستان زووتر دنیا سار دەبێ و هەم جارێ بە ئێماڵن معقولنی ئەو مانجی دە و یانزە تیشێرتی قۆڵکورتان لەبەرە ینی ئەو نەوە گۆڕانکاریە لە جە و لە ژینگە ئەکیید کارەگەری هەیە و ئەوانیش لە ئێستاوە ترساون دکتۆر هەڤاڵ نەفسی پرسیار ئەوک لەسەر شاشەکە دیارە ئەو ڤایرەسە ئەو زلەیان ئەو بۆکسەی پێکەتیە حەسە بۆ حاڵەتانی کە تو ئێستا ئەم فترێ لە ناو نەخۆشخانە بینی بێتت خۆزگە و زلێ پێ بکەت بە هێکجاری دەفرتونە وەڵام من ئەو دەستە ماجەکەم ئەوەی کە بتوانانی ئەو زلێ لەو ڤایرەسە کە ئەکیدم هەموو هاوڵاتیەکە ئەو زلەی لێ بدەێت لەسەر پرسیارە بەڕاستی دکتۆر شێروانش باسی کرد ینی لە زۆر وڵات ئەو پرسیارە هەیە کە ئاڕاستەی پزیشکان و زانەکانی دەکەن مەسەلە زعی بوون ئەوەی کە ئێمە دەیبینین لە واقعی حال ئەوەی کە ئێستا هەیە ئەمن شتێکوان نابین زعی ببی بە پێچەوانەوە حالەتەکان ئەوانی کە دەگەن نەخۆشخانە زۆر توندن لەوانەیە ئەوەی حالەتەکانی ئاسانتر و سوکترە زیاتر لە ماڵەوە ئەوی کە دەگات خەستانی زۆر توندە بەڵام ئەوەی کە لە هەموو جیهان مەسەن لە زانکۆ جیهانەکانیش لێکۆڵنەوە لەسەرەوە هەیە ئەو پرسیارە زۆر بەناقەش دەکرد هەندێک خاڵیان دانێ کە لەوانەیە لەبەر ئەو سەبەبانە واتە سەوەڕ بکەن کە زعی بووە یەک لەوانە مەسەلەن خەڵکی لەبەر مەسەلی هۆشیاری زیاتر بووە زووتر دەچی تێست دەکاتن یان ژماری تێستەکانیش لەیان وەزارەتە تەندروستیەکان لە سەرجەم وڵاتانی جیهان زیاتر بووە زووتر دەستنیشان دەکرێت کە زووتر دەستنیشان کرا چارەسەرەکەی ئاسانترە لەبەر ئەو وات سەوەڕ دەکەن ڤایرۆسەکە زعی بووە لەبەرەوەی دەستنیشانکردنەکە خێراترە خاڵیشتر ئەوەیە کە بەهۆی هۆشیاری زانستی تاواکو تاڕادەیەک لێرە شەروایە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و پابندبوون بە ڕێنماییەکان ماسک دوورکەوتنەوە تاڕادەیەک باشترە لەبەر ئەو لەوانەیە ئەگەر بۆ شێوەیە ژمارەکانی ئەوانی کە پابندم بە ڕێنماییەکان زیاتر بی
طبعا ژماری توش بکەمتر دەبی ئەوەش لەوانی هۆکاری هۆکاری شتر ئەوەیە کە لە سەرەتاکان بەڕاستی نەمان دەزانێت چۆن چارەسەری بکەین حالەتێک ئەگە تۆزێکتون باە نەدەزانیت چۆن عیلاجی بکەین ینی تۆزێک زەحمەت بەڵام ئێستا تا ڕادێکی زۆر چارەسەرکردن چ بە دەرمان چ بە خیبرەی کە لام پزیشکان لە سەرجەم وڵاتیان جیهان پەیدا بووە تا ڕادێک ئاسانتر لێت تەسەوڕ دەکەین زیاتر ئەو خاڵانە وا بکە هەندێک کەس بیر لێ بکەنەوە کە ڤایرۆسەکە زعیفتر و بەڵام نەخێر بە هیچ نەوەکە زعیفتر نەبووە. باش دکتۆر هەڤاڵ ئەمە کەسێکی ئەگەر لە دەرەوەی بواری پزیشکی بێت شتێکی وا بڵێت زیاتر قورستر ناوەستێوەگلەوەی ئەگەر کەسێکی ئاسایی مەسەلەن بەس ئاعتیماد کاتە سەر ئەو ئامارانی کە ڕۆژانە بڵاو دەکرێتەوە دەکرێت دکتۆر شێروان تو ئەگەر لە ڕۆژێکە بیست نەخۆش ببینی نەخۆشەکانی ئەمڕۆت نیشانەکانیان سوکتر بێ تۆ یەکسەر وەکو بەحسێک سێری بکەی بڵێی وەڵاهی ڤایرۆسەکە لاوەز چکە بەداخەوە من مەبەستم هیچ کەسێکی معەن نییە بەڵام ئەوی کە ئەو پرسیارە دەوروژێنێ و خەڵکیش چکە ئێمە وەکو چەند لە ماوەی چەند ساڵی لەناو ڕاگەاندن نەقەت حەزمان لێ بووە شتێک کە بڵین وانە بێ ئێمە زیاد لە حەجمی بدەینێ و شتێکیش کە ئەگەر هاتوو ینی مەسەلەن پێویستی بە پێگیری وەکو نەخۆشی کۆڕۆنا زیاتر بێ ئێمە بچین تۆزێ وای لێ بکەین خەڵکەکەی لەسەر ساردکەینەوە دەکرێت مەسەلەن من ئەمڕۆ سێری ئامار بکەم یان تۆ لە کلینیکە یان ئەمڕۆ تۆ لە نەخۆشخانەی کۆڕۆنا 50 حاڵەت ببینی نیشانەکانیان سوک بێ یەکسەر ئێوارەکەی بی قسێ بکەی بڵێ وەڵاهی ڤایرۆسەکە لاواز بۆ دەکرێت ئەم شتە ئایا لە ڕووی زانستی جێ دەبێتەوە بە هیچ شێوەیەک جێ نابیتەوە لێرە بەداخەوە ئەمە لە کوردستان خاڵی لاوازی ئێمە ئەوەیە توێژینەوەمان زۆر کەمە و لە زانستی توێژینەوە نازانین و توێژینەوەش بە هەند وەرناگرین قەی ناکە توێژینەوەمان کەمە بەس دەکرێت چونکە دەکرێت ئێمە ببینە بەدیلی توێژینەوە نەخێر چونکە ئامار کە دەرێ ئامار توێژینەوە هەمووی پشت بە ئامار دەبەستیتن پاشان لێکدانەوەی ئامارەکان شیکردنەوەی ئامارەکان شیکردنەوەی داتەکان بۆ نمونە ئەگەر ئێستا ئەم بچم تەمەشای هەولێرێ بکەم لەوانەیە بچم پارچە زەوێکی تەمەشاکەم یان ماڵێکی تەمەشاکەم برێوەڵەوە نرخەکەی بۆ نمونە 1 ملیۆن دلارە هەر لە نفسی هەولێرێش دەوانێت بچمە گەڕەکەچکە ببینم نرخی خانوەکی 10,000 دلارە دەبی ئەم بڵێم وڵایی یەکەم بڵێم نەخێر ئی دووەم نەخێر نفسی شتە لەوانەیە ئەوڕۆ ئەمن بۆ نمونە نیوەی کەیسەکانم ئەوەی کە دیتم پۆست کۆڤید بوو پاش کۆڕۆنە بوو کۆڕۆنەکەی برێن کۆتایی هاتە بچە نیشانێک مابوو ناتوانم ئەم برێم وەڵاهی 150 نەخۆشەکانمان ئێستا کۆڕۆنەکەیان چا بۆ 150 ئینوەیە چونکە سبەی ژمارە چکە هەیە ئەوە یەک دووش خۆم بە تەنیا نیمە لێرە دەبی هەموو نمونونەکان وەگرین سێش هەموو شوێنەکان وەگرین چوار کە ئەمە دەڵێن کەمە سووکە مامناوەندە توندا دەبی ئەمە پێوەرەکمان هەبی پێوەرەکە زانستیبی باوەڕ پێکرا بێتەوە بڵێن باش پرسیارەک پێناسەی لاوازبوونی ڤایرۆسی کۆڕۆنە چییە؟ ئەگەم پێناسەی نەزانم پێوەرەکانی نەزانم ڕێگایەکانی ینی برێن پێوانی لاوازبوونی ڤایرۆسەکە نەزانم چۆن ئەو بریارە گەورە برم ئەوەیە ئەم بەڕاستی بە خۆم و دکتۆر و ئێوەش هەمومان ئەنێمە زیاتر داتای لە دەری وەردەگرین بەداخەکەی دکتۆر هەڤاڵیش کە لێرە دەڵێ ئێستا لەوانەیە ڕادەی ڕۆشنبیریەکە بەو شێوێ بوو بێ لای هاوڵاتیان کە چکە ئێمە لەگەڵ دەست پێکردنەوەی وەرزی دووەمی ئەم بەرنامەی کۆڤید 19 تۆ یەکەم خاڵ لەسەرەوە ئیسرارەکە دکتۆر هەڤاڵەوە مشکیلەی نەخۆشەکانمان ئەوەیە کە خۆیان ئیهمالەکەن درەنگ دێنە نەخۆشخانە و هەتا ئێستا جوابزانام ئەو حاڵەتە بە شێوەیەک لە شێوەکان بە ڕێژەیەکی بەرچاو هەر هەیە هەر ئەو هایەوە نییە ئێستا کە خەڵک ماسک زیاتر ببەستن و بڵین کۆمەڵایەتی لە یەکتری دوور بکەونەوە ئەکید ئەگەر هاتو تووشیش بن لەوانەیە بە هێواشتر تووشی بن کەواتە ئێستا وەکو بڵین بۆ وەڵامی کۆتایی ئەم پرسیارە دکتۆر هەڤاڵ بۆ وەڵامی کۆتایی ئێستا تۆ بمانگەێنە کۆنکلوژن و کۆتایی ئەم ڤایرۆسە لاواز بۆ یان نە؟ بە کورتی و کرمانجی نەخێر لاواز نەبووە چکە هیچ دلیلێکی زانستی نییە و بە پێچوانەوە دلیل ترمان هەیە کە هەمان ئەو قوتی جارانی هەیە کە پێشتر هەیبووە بەردەوام و لەسەر نفسی ئەو پرسیارێک تۆش لەسەر جواب داوە دکتۆر هەست بەداخەوە ناکرێت و ژمارەیەکی کەمی نەخۆش بکە پێوانە لە بۆ بڕیاردان لەسەر بڕیارێکی زانستی کە بەداخۆ ئێستا دەبینم ڕۆژانە دەبینم لە گروپەکانی پزیشکان لە کوردستان بەداخەوە پزیشک هەیە
بەحسی کردی لەسەر 20 تا 30 نەخۆش باس ئەوە دەکا وڵات لەو سی نەخۆشی ئەمن ئەو عیلازمدا ئیسفادە زۆریان لێ کرد لەبەرەوە ئەو عیلازە باشە یعنی بەڕاستی ئەو پێویستی بە چاودێریشی توندی وەزاری تەندروستی هەیە کە لەو بەو شێوەیە ئەو بڕیاران نەدرێتن چونکە ئەوە کاکتۆر باس کرد ناموسەری چەندین خاڵ هەیە پێدا بڕۆی چەندین قۆناغ هەیە پێدا بڕۆی لۆی ئەو جە بگەیە ئەوەی کە لێکۆڵنەوەیشی زانستی ئەتو بتوانی بەڵاو بکرێتەوە کە بڕیار لەسەر بدرێ ڕاستە لەبەرەوە قسەی کۆتایی نەخێر بە هیچ شێوەیەک زعیمە کەواتە هەموو توێژینەوەیەکی زانستی پزیشکیش جیاواز لە هەموو زانستەکانی تر پێویستی بە کاتێکی زۆر هەیە و پێویستی بە ژمارەیەکی زۆر زۆر زیاتریشەیە تۆ ناکرێت لەسەر تەمەنێکی معەن لەسەر ڕگەزێک لەسەر شوێنێکی جوگرافی بڕیاری کۆتایی زانستی لێ بدەیت هەموو ئەو زانستە پزیشکیانی کە هەیە دەرەنجامی توێژینەوەی سەدەهان با بڵین دەیەها ساڵ بووە هەتا ئەوکو گەیشتونە سەر ئەوەی فلان نەخۆش ئەم نەخۆشیە نوێیە ئەوەی کە تا ئێستا ئێمە ئەبێ بیکەین خۆپارێزیە و تەواو نە ڤایرس لاواز بووە نە بەقوتر بووە نە گۆڕانکاری بەسەرداهاتوە خۆپارێزیەکە تاکەشتە بینە سەر پرسیارێکی تری گرنگ چونکە ئێمە ئەم شەو وەڵامی دوو پرسیاری تریش دەین یەک ئەوەی کە ئایا ئەو دەرمانانی کە ئێستا لەوانەیە ئێوەی هاوڵاتی خۆشەویست چوو بێتنە دەرمانخانەیەک یان چەند دەرمانخانەیەکتان کردبێ بۆ نمونە لەسەر ڤایتامین C یان ڤایتامین D کەسێک ئەو پزیشکەکەی دەرمانخانەکە لەوانەیە بڵێ نەماوە با بینە سەر جارێ پرسیارێکی سەرەتایی دروستکردنی ڤایتامینەکان بە شێوەی حەب بە شێوەی دەرمان لەبەر چی دروست کرا لە ئەساسە و پێویستە چێ ئەم دەرمانانە بەم شێوازە وەربگرێ بە شێوەیەکی گشتین نەک باز جارێ باز لە کۆڕۆنانەکەی بەڵێ یعنی بۆ نمونە تۆ پزیشکێکی هەناوی کەی لە پێشەوەی کۆڕۆنا سەر هەڵبداوانیە بۆ نەخۆشەکانی خۆت ئەم دەرمانانە نووسیوە ئەگەر کاتمان هەبی بۆ ئەوەی بڕیار لەسەر بدەین و بە شێوەی زانستی بجولێنەوە کاتمان هەیە بە شێوەی زانستی بجولێنەوە پێویستە پێش ئەوەی بڕیار دێن ڤیتامین C ڤیتامین D یان زنگ یان هەرچ ڤیتامینەچکە هەرچ کانزایەچکە بدەین بە نەخۆشەکەی بزانین خۆی چەندی هەیە ڕێژەی ئەو کانزایە ئەو ڤیتامینە لە خوێنی چەندە چونکە بە دوور نازانین کەوا زیاد لە خۆشی هەبیتن پاشان ئەگەر بیدەمێ لەوانەیە زەرێر پێ بگەینم بەڵام بەهۆی ئەوەی بۆ نمونە ڤیتامین D وەکو لە هەموو دنیا دەزانین ئێستا ئەوڕۆ من یەک لە سەرچاوەکان خوێنەوە دەرێت زیاتر لە 1 بلیۆن 1,000 میلیۆن باڵێن یەک خەڵک کەمی ڤیتامین D هەیە بۆ یعنی بە شێوەی گشتی گوتیان و ئەمە وادانین خەڵکەکە ڤیتامین D کەمە زینکی کەمە ڤیتامین C کەمە بابی دێنێ خۆ ئەگەر لە بۆ 5 ڕۆژش بیدێنێ هەشی بی زۆریش بی ناگاتە ڕێژەی ژەهراوی بوون بەو ڤیتامینەی بۆیە بڕیارەکە وادرا چونکو لە پەلەپەلیەکەی وادرا ئەگەر مەجالت هەبی پێویستە ئەو بکەیت بێلەوەی کات و با بڵێن ڕووی زانستی شتە چکەش دەمنێتەوە ئەگەر ئەم هەرچەنە خۆشێک لە بۆم هات داوا ڤیتامین C و ڤیتامین D و زینک و ئاسن کرد لە خوێنی تێچووشی زیاد دەبیتن ئەمەش نابی ئەوەی لەبیر بکەین پێویستە بە کەمترین تێچوو بە باشترین شێوەی زانستی نەخۆشەکانی خۆمان چارەسەر تۆ خۆت لە بواری کارەندەمزانی ینی تۆ پسپۆڕیەکەشت لەوەیە هەیە کە دەزانی هەموو خانە و شانەیەکی لەش بە شێوازە ئیشەکە ئەگەر باس بکەین خۆی ڤایتامین C جیاواز لە هەندێک لە ڤایتامینەکانی تر مەخزەنی نییە لە ناو لەش نیمانە ینی ئەوەی کە ڕۆژانە وەری دەگری و لە ئەغلبی خواردنەکانیشە ڤایتامین C هەیە کە ئەمە ئەگەر تەماشایکەین بە ڕێژەیەکی چل لە بۆ هەفتە با بڵین 100 باشە ڕۆژانە 100 یونیتی ڤایتامین C پێویستە بۆ جستە کە لەوانەیە لە بەسیترین خۆراکە ئەو بڕەت دەستکەوێ و مەخزوونی نییە پشکنینی ئەم ڤایتامینە لە خوێندا ینی چ لێکدانەوەیکی پزیشکی هەیە ئایا تۆ مەسەلەن بڵێ ئەگەر وەڵا لەو دقەیە ئەو خواردنەکەی بەیانی باش بوو بێ لیمۆ و پرتەقاڵ و سندی ئەوانی خوارد بێت ڕێژەکەی ناڵێم بەیم بزانە مێتابۆلیزمی هەرچەندێک بێ من زۆر ناتوانم لەسەری قسە بکەم لەو دقەیە نۆرمەڵ بەڵام لەو دقەیە کەسێکنی خوارد بێت کەم بوو ئایا ئەمە باعیسی ئەوەیە کە تۆ بچی حەبەکەی بۆ بنووسی و بڵێ ئیلا بەبی خۆی ئەوەی ئەمن 25 ساڵە تێبینیم کردیە و هاوڕێیەکان و هاپشەکانشم کەەوە قسەیان لەگەم کردی و میتینگ هەیە و دادەنیشین هەتا ئێستا کەیساتی کەمی ڤیتامین C تقریبن بەو ماوەی ئاخیریش پاش ساڵی 95 نەماندیتە بەو دوایی نابینین
لەوانێ لە وەختی ئابلوقی ئابووری هەبوو بێ هەمان بوو هەمان بوو بەخۆشم دیتیتم با بڵێن بەڵام ئێستا لەبەر ئەوەی ئەتوو پرتەقاڵ و ترش و حامز ئەوان لەبیرکە ئەو تەماتە هەرزانە هەموو ڤیتامی سیە ئەو کەرەوزتەرە تو لەو شتانی دەخۆی و ئەوانە میوەکانی هەموو تەماتەکە لە هەمووان هەرزانترە ینی ئەو هەموو ڤیتامی سیە بۆیە بۆ ڤیتامی سی یەک بەخۆم کە نەخۆشیش کەوتم پێشتریش ڤیتامی سی مۆ نەگرتیا ئەم باوە بزانین چکە پێویستم پێ کەواتە خەڵک چی بخوا ئەوانەی هێناتەوە ئەو میوە و سەوزەی بخوا تەماتەت هەیە سەوزەت هەیە بیبەر تێدا تێدا زۆری تێدایە بیبەری کەس تێدایە خەڵکی ئاساییان توش بوو هەردوو بخواون هەموو ئایا توش بوو توش نەبوو هەمویان ئەو شتانش هەرزانەوە بەرز دەکەی و ڕۆژانە هەیە ئەم کێشەم لەگە ڤیتامی سی نییە ینی بەڕاستی ئۆکێ ئێستا ئەو تەڕەفی ڤایتامین دی گرام بوو لەگەرە قسانی پێش گرام بووە ئێخۆ حەبەکە گرانتر بووە زەختەکە زیاد لەسەر حەبەکە بیبەری کەسێک باس ئەو لە تەڕەفی ڤایتامین سی نییە بەڵام شتێکی هێشتەوە ڤایتامین دی قسەی تۆ چیە دکتۆرەخوا بۆ هەرسە ڤایتامین سی بەڕاستی لەبەرەوەی خۆت باس کرد ینی لە جسم دروستی ناکە و خەزنیشی ناکاتن زۆر پێویستە بەڕاستی لە هەندێک کاریش کیمیایی لە لەشکە ڕوودان یەک لەوانێت لە بۆ بەهێزکردنی سیستم بەرگری لەش خاستن ئەوانەی کە تۆزێک زعیفن بوونی جسمیان زعیفە لە مشکلیان دروست دەبی لێ ڤایتامین سی دەدرێتن و ئێستاش ناو نەخۆشەکان ئەمە لە حسەبی پرۆتۆکۆڵ یەک لەو پرۆتۆکۆڵانی کە هەیە ڤیتامین سی دەدەن ڕۆژانە 500 تا 1000 بەخۆی ڕۆژانی لەوانێ نزیکەی 70 بۆ 90 میلیگرام بەس بیت يعني ئەوەی کە لە پرتەقاڵێکی ئاسایی هەیە تقریبا 90 میلیگرامەک هەندێک زیاتر کەمتر بەڵام سەوزەمەوەی تریشێت تێدا یەک هەنی بیبەری کەسێک دوو هەندی پرتەقاڵی تێدا يعني ئەگەر هەندیەک قەبارەکە هەندی یەک بیتن بیبەریش کەس نزیکەی 190 میلیگرام تێدا کە يعني دوو قاتی ئەوەی کە ڕۆژانە پێویستی پێ دەبیتن بەڵام یەکێک ئەگەر نەخۆشی هەبوو بیتن نەخۆشی درێژخایەن ئەوانە لەوانەیە خواردن و پێویست نەبی لەو حالەتەی لەبەرەوەی نەخۆشەکان زۆربیان شەهیان کەم دەکاتن لە خۆشخانە خواردنەوە پێویست نیە ناچاری ڤیتامین سیەکەی بدەنی لۆی تعویز کاتەوە بەس لۆیەکەی ئاسایی لە ماری خۆی دانیشتی بچ ئایبین هیچ پێویست ناکاتن چی ڤیتامین سی حەبەکەی بکڕ بخوات خواردنەکان دەستی دەکەیت لە بەنسبەت ڤایتامین سی و هاوشێوەی هەموو حەبەکانی تر پێویستە پزیشک پێت بڵێت تۆ لەم حاڵەتەیە پێویستت پێ یەکسەر بە خۆمان ڕانەکەین بۆ دەرمانخانەکان بڵین حەبی ڤایتامین سیمان بدێ حەبی ڤایتامین سی کە ئەگەر هاتوو وەکو دکتۆر شێروان دکتۆر هەڤاڵیش باسییان کرد کە ئەگەر هاتوو لە ڕێژەی خۆی زیاتر بێ ئەگەری زەرەر هەیە و شتێکی تریش هەیە کە گۆڕانکاری لە شتێک هەیە لە ناو لەشی ئێمەیە بەڵانسێکی جوان ڕاگیراوە یعنی لە میقدارێکی زۆر 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 کەم یعنی کە پێوترێ PH و بینی ترشی و تفتی ئەگەر هاتوو ئێمە ئەو شتانە بۆ نمونە ڤایتامین سی کە یەکێک لە پرۆدەکتەکانی ئەسکۆربیک ئاسید بێ یان مەسەلەن شتێکی وا بێ کاریگەری لەسەر ئەندامەکانی تر دەکەم من وەکو خۆم پێتان دەڵێم ئەگەری ئەوەی هەیە لەوانەیە ئەزیەتی گورچیلەکانتان بدە بە هەمان شێوە ڤایتامین دیش کە ئێستا دێنە سەر ڤایتامین دیش ئەگەری ئەوەی هەیە ببێتە هۆی ئەوەی کێشەی ترت بۆ دروستکە یان هەندێک دەرکەوتن هەیە کە لەسەر پێست و لای نینۆکەکان ڕوودەدا کە ئەوانەیە یەکێکی شتێکی زۆر زۆر بێزارکەرە کە ئەوە هەرشتە بەسیتەکەیە کە لە ئەنجامی زیادی بۆیە هیچ دەرمانێک لە ناویان دە ڤایتامین سی بەبێ پرس و ڕاکردن بە پزیشک ناخورێ ئەگەر ڤایتامین سی شتەوێ فەرموو بیبەری تەست تەماتە پرتەقاڵ لیمۆ دکتۆر هەڤاڵ دەڵێ پرتەقاڵ گران بووە هەموو ئەو شتانی کە ئێستا لەم وەرزە سەوزە و میوەکان لەبەردەستن کەواتە ئێمە کۆتاییمان بۆ هێنا کەسی ئاسایی ماعەدا ئەوانی کە لە نەخۆشخانەکان زۆر بە تۆندی ڤایرەسەکەیان گرتیە شەهیەیان نەماوە پزیشکەکانی چاودێر ڤایتامین سیەکەیان دەدەنێ بینە سەر ڤایتامین دی ڤایتامین دی کە پێش کۆڕۆناش بوو بە حاڵەتێک ینی مەسەلەن ئەگەر یەکێک بچوو بەبی توایە وەڵاهی خۆ ڤایتامین دی ئێمە لەگەڵ ئەوەینە کە لە ڕووی زانستیەوە کاریگەری زۆری هەر لە مووی سەرەوە بگرە هەتا بنی پێ لەوانەیە ئاڕازی لێ بە دەرکێ بە شەرتی ئەوانی کە زۆر زۆر کەمن زۆر کەمە بەسمان لە خواردە و ئەوانەوە نیە بوو بووە بابەتێک کە هەر کەسێک هەر شتێکی هەبێ بینێرە ڤایتامین دیکی بۆ بکە ئێمە لەوە تێدەگەین کە خەڵکی ئێمە وەکو پێویست خۆی ناداتە بەرهەتا وەکو پێویست سەرچاوەکانی ڤایتامین دی بەڵام بابینە سەر یەکەم جار لەوە دەست پێ بکەین ڤایتامین دی لە چیە هەیە ڤایتامین دی تامان وەکو وەڵام پرسیارەکە پێشتریش هەندێک جار پێویست دەکات بدێن لەکو دکتۆر هەڤاڵ باسکە وەکو ئەجا ڤیتامین سیش ئەگەر نەتوانین نەخۆشکە وەرگتن بەڵام لە چ خواردنەکەیە بەڕاستی ئەمە یەک لەو شتانی کە ئەمە زۆریان تەژێر دەکەم ماسی و خواردنە بەحریەکان
لا ئێمە بەس ماسیە باشە ماسی ببوورە ماسی ئێمە هەندێکی هی ڕووبارەکانە بەڵام قەفەزیان بۆ دروستکردون نەک بڵێ خۆت بچی ڕاوی بکەی قەفەزە لە ناو ڕووبارەکانە هەندێک تریشەیە لە حەوزەکانە ئەو ماسیانش ڤایتامینتیان هەر تێدا هەیە ئەم زۆر ئەوەی کە بڵین لە چاو دەریا و زەریاکانە زۆر گەڕامە لە دوو بابەتی زۆر تەژیعی ماسی سەلمۆن دەکەن ئەوانش ئەگەر نەرویجی و سوید و ئەوانە بیتن باشترە ئەو ئێمە ئەوانەمان دەست ناکرێت دکتۆر شێروان هەیە لێرە لێرەش هەیە بەس ئەوەی کە زیاتر باوە ئەوەی کە مەسەلەن لە جادە ئەیبینین سوودی هەیە بەس ڕێژەیە یان بێت کامیان سوودی زیاترە نەکوی بجەمەدی شەیە با بڵێن بەستراو هەیە ئەوە برێ ماسیەکەم تاان شیر و بەروبوومی شیری ئەوانە هەموو تێدا ئێستا شیر زۆربەی هاوڵاتیان دەتوانن بەردەستی بکەن چکە لە وڵاتی ئێمە لەوانەیە ئێستاش هەندێک کەس هەبێ زۆر لەگەڵ ماسی برادر نەبێ ینی یان لەوانەیە وەکو خۆت ئاماژت پێکرد لە چاو بڵین و نەڵین ماسی زەریا و دەریاکان و کۆی وتر لای نەرویج و دەنیمارکۆوانە کە خۆیان بۆ مەشهورن لە سەرتاپای جیهان ماسی زەریاکانی ئەوان بەکارێنن ئەوە شیر و ماسی بڵێ و هەروەها کوارەگەیان قارچک ئەوە زۆری تێدایە جوز و جەماعەتی با بڵێن ئەوانە وەکو جوز ئەوانە زۆری تێدایە ئەی بۆچی ئەڵێن خۆت خەبەر هەتاوە ینی ئەو میکانیزمە چیە؟ بەڵێ ڤیتامین دی کامە باس دەکەن باسی ڤیتامین دی3 دەکەین ئەمە ڤیتامین دی2 هەیە وانش هەیە ینی 1 و 2 3 هەیە پێشویش هەیە ئەو مادە کیمیاویانی کۆلیکاسفیرۆڵ ئەوانێک کە بە چەند قۆناغەکدارێتن هەتا دەکاتە ئەو ڤیتامین دیەی کە لەش دەتوانی بە ئاسانی سوودی لێوەگری و بەکاری بینی بۆ ئەو کارانە و ئەو ڕۆڵە گرنگەی خۆی ببینیتم. یەک لە قۆناغەکان ئەوەیە لە پێست ئەو گۆڕانکاری بەسەدا بێت من لە گورچیلەکانیش لە جەرجش ئەجە بۆی ئەگەر ئەو تیشتی هەتاو باون تیشت خۆت ڕۆژانە بۆ چەند خولەکەک ینی چەند بەشەی پێستت بەبێ ئەوەی هیچ تەچ لەسەر بیتن ینی بەرێ بەڕووتی بیتم ئەوانت نەیکەی شوێنێکی محەدەت هەیە دەم و چاو بەسە قۆڵ بەسە قاچەکان بەسە ڕێژەی دانرایە ڕێژەی 105 و 10 و 20 و 30 و ئەوانە دانرایە هەر ڕێژەک و کاتی بۆ دانرایە تەبان ئەگەر هەموو دەم و چاوت بابرێن ئەوە یەک و ئەگە قۆڵ و بابرێن لە چۆکت بەخوارەوە ڕوود بیتن ئەوە زۆر باش ئەمە وەکو کۆمەلگای کوردەواری ئەو شتە لە بۆمە هەندێک ئەستەمە هەندێک زەحمەتە بە تایبەتی بۆ ئافرەتان یعنی ئەوەی لە لای ئەوروپا ڕوودا لە بوومە وەکو کورد و کۆمەلگایمان هەندێک کێشەیە حتا من نەخۆشەیە لەگەم قسەکەی گوت دکتۆر وەڵام حەزم لێ بسمە حەوشەی حتا تیشتی خۆرت ینی لێم داتن بەڵام یعنی شەرم دەکەم لە ترسم جیرانەکە تەمەشام کامە کۆمەلگایەکی بەو شێوەی نەوەش شتێکی ینی ئاساییە مەدەزانین لێ تێدەگەین لێ تێگەیش نەکەیە ئەوە زۆر زۆر زەروریە زۆر پێویستە لە بیریش نەکەین یعنی ڤیتامین دیش ئەمە ڕۆژانە نزیکەی 400 وحدەمان پێویستە یعنی یەکەی ئینتەرناشنال یونت بەڵام ئەپەرداخێک شیر هەلە بێت حەسب جۆری شیرە چکە ئەمە ئەگە تەمشا شیرەکان کەی نووسایە ڤایتامین دی ئادد ینی بۆی زیاد کراوە هەیە زۆری بۆ زیاد کراوە هەیە کەم بەڵام بە گلاسێک شیر زۆر بە زۆری ئەوانی کەمە دیتیتم ینی 400 تێدایە 400 وحدەکەی تێدایە ئەگەر کێشەی نەبی لە هەڵمژینی ڤیتامینی لە بابرێن لە بۆری خواردن و ئەندامی هەرزیان لە شوێنەکانی هەندێک کەسمان هەیە دەێ دکتۆر ئەم زۆر دەخۆم بۆچی ڤیتامین دی بکەمە ئەو کێشەی تری هەیە بە کورتی هێلکە زۆر باشە زۆر باش ئەوشتی دێ دکتۆر هەواڵ گران نەبێت باز ناوێنین باس تەماتەی دەکەم با تەماتەکە گران دکتۆر هەواڵ ئێستا ئێوە لە بۆ هەندێک لە نەخۆشەکانتان ڤایتامین دی خسووتانەتە پرۆتۆکۆڵەوە ئەگەر قسەیەکت هەبێت لەسەر ڤایتامین دی ئیجنا من پرسیارێکی ترم هەیە ناوڵ ئەو کاکتۆر هەموو باس کرد بەڵام ئەوەی کە مەسلەی ژەهرای بوونەکەی لە ڤیتامین دی زۆر کەمە ینی حالەتی زۆر کەم هەبوو لە هەموو جیهان کە تووشی ژەهرای بوون ینی نسبەکەی دا ڕادەی خۆت تاوە تێپەڕیبی ئەمە لە پرۆتۆکۆڵ بەڵێ هەیە لە پرۆتۆکۆڵی جیهانی هەیە دانرایە و ئەو ڕێژێش کە دانرای جیاوازە یعنی کەسێک ئەگەر نەخۆش بی و لە خەسخانە داخل بووبی گەر ڤیتامین دیەکەی نەقز بی ئەگەر مەجال بی فحسی بۆکە یان بەردەست بیتن فەرقیە لەگەر ئەوەی کە نەقسی نییە یعنی ئەو دۆزە کە دیدێ ئەو جرعی کە دیدێ فەرقیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە 5000 وحدە دەتوانین بدەن ڕۆژانە لە ماوەی هەفتەکە تا دەڕۆژ ئەوە نابیتە هۆی ئەوەی کە تووشی کەسەم و ژەهرای بوونەوە بیتن ینی تاڕادێکی بەس ئێمە باز لەوەش دەکەین کە هەتا ڕێگایەکی سروشتی و باشتر هەبێ بە تایبەتی بۆ کەسانێک کە لە ماڵەوە بن و وەکو خۆ دوتت کێشیان نەبێ بتوانن خۆیان هێواش
کۆگاکانی ڤایتامین دی لە لەشیانە پڕبکەنەوە باشتر نییە لەوەی کە پەلاماری هەبوو دەرمان بن. کاکتۆر ئەوەی تێبینیم کردیا ئەوانەی کەمی ڤیتامین دییان هەیە زۆر درەنگ و زۆر زەحمەت بە خواردن و بە تیشتی خۆر چاربتەوە لەو حالەتانە پێویست دەکا حەبی بدەین کەواتە هەر دەبێت پزیشک بڕیاری لێ دیسان بڕیاری پزیشتیە و شتێکی باش هەیە وەکو برێن کار ئەندامزانی قسێ بکەن کە ڤیتامین سی بە حەب یان ڤیتامین دی بە حەب بخۆی کە ڕێژەی زیادی خۆت شتێک ڕوو دەدا کە برشێەوە یان ڕشانەوە ڕووبراتن ئەو ڕشانەوە ئەمن بەلایەنێکی باش دادێن وەکو سوود چکە فڕێ دەدا زیادەکەی ئەجا ئەو شتەش هەیە ینی چکە زۆر بە زۆر نیشانەی شەهراوی بوون بە ڤیتامین سییان بە دی بخوێنەوە ئەگەر زەرری تر نەدا مجرڕات ئەگەر ڕشانەوە بێ کێشە نییە بەس ئەگەر زەرێکی تری نەدابی تکایەکە ئەوەیە بە دەرزی وەرنەگرن بە تایبەتی بەبێ وڵات تکایەکە هەروە لێ دەکەین بەبێ سەرپەرشتی پزیشک تکایەکە هەروە لێ دەکەین لەبەر ئەوەی کە ڕێژەیەکی زۆر خەڵک لەگەڵ گوێ لێبوونی کە ئەوە پرۆتۆکۆلەکان ڤایتامین دی و ڤایتامین سی تێدایە هەیەە ینی لە ڕێگەی خۆیەوە سەردانی دەرمانخانەکانی کردووە و ڤایتامین سی و ڤایتامین دیەکەی کڕیوە مەشڵەژێن ئەگەر هاتوو دەستیش نەکەوت نەژمە ئەو ڕێگا سروشتیانی کە ئێمە لێرە باسمان کرد خۆتان ناتوانن لێوەی وەربگرنەوە و پێش ئەوەی کە حەبی ڤایتامین دیش وەرگرن تۆ پێویستە بزانی ئایا پێویستت پێێت یانە چێش دەتوانێت پێت بڵێ تەنها پزیشکە ئەوە گرنگجێکەیە ئێمە ئەوەی کەمە بەستمانە لایەنە زانستیەکەیەتی و دەشمانەوێت ڕێگا لە ئەوە بگرین کە بارگرانیەکی ئابووری زیاتر نەخاتە سەر ئێوەی خۆشەویست و هەتا پزیشک پێتان نەڵێ ئێوە ئەو دەرمانانە مەکڕ. دکتۆر هەڤاڵ ڕێکارە نوێیەکان ئەوانی کە بینیمان ئێمە لە سەرەتاوە حکوومەتی هەرێم بەو شێوازە تەعاملی کرد کوارنتین هەبوو قەدەغی هاتچۆ هەبوو ئەمەش بووە هۆی ئەوەی کە بە ڕێژەیەکی بەرچاو کۆنتترۆل بکرێ پاشان خراپبوونی باری ئابووری جیهان کێشە داراییەکان ڕێکارەکانی هەندێک شلتر کردەوە ئەوە بوو بینیمان ئەمجارە خەڵک خۆی نەپاراست ژمارەکان زیاد ئێستا ژمارەمان زیادە ئەوانی کە توش دەبن و حاڵەتەکانیشمان هەندێکیان حاڵەتی ناجێگیر و سەختن لەگەڵ ئەوەش لەبەر ئەوەی کە هاوڵاتی بە ئازادانەتر بتوانێ ئابووری خۆی و ڕزق و ڕۆزی بۆ ماڵەکەی ماڵ و مناڵی پەیدا بکە ئاسانکاری و ڕێگاوبانەکان و تەنانەت پەیوەندی نێوان شارەکانیش لە ڕێکارە نوێیەکان کرانەوە وەکو ئەوەی کە ئێوە تێبینیتان کردووە ئەم جۆرە ڕێکارانە ترسان لی هەیە یان پێتان باشە لەگەڵ چی بێت یعنی مەسەلەن چی دیکەی لەگەڵ بێت بەڵێ ئەگەر ڕخساتی بەس پێش جواب ئەوی بدەمەوە لەسەر مۆزوعی ڤیتامیناتانە شش سیر هەیە کاکتۆرانی بەسەرمتان هاتیە پزیشکان هەموو بەسەریان دێ کە یەکێک توش دەبی تەلەفۆن لۆ دەکا علامەتەکان پێ دەرێ هەتا هەندێک مناقەشە لەگە دەکەی دواتر کە دێتە سەروی ڕێنمایەکانی بدێ یەکەم قسەی دەرێ دکتۆر ڤیتامیناتەکانیشم کڕیە یعنی تو پێی برێ پێی نەرێ و کڕیتی ئەوەی زوو وەردەگری ڤیتامیناتی بکڕی بەڵام لە ڕێنمایەکانی دەدێ زەحمەتتر وەردەگری نازانم تۆزێ معاملەش لەگەڵ دەکان سەلەن دەڵێ آخر سپلیتەکە لی دایمە آخر سەرم شوشت بوو ئەوەش بەنسبەت پرسیارەکە دکتۆر هەست بەڕاستی ئەمە پێشتر باسمان کردا هەلو بەرنامە گوتمان لەگەر ئەو ڤایرۆسی دەبی خۆمان نەڕابین لەگەری بژین هیچ مەجالی تێدانی چونکە تو نازانی تا چەندی دی ئەو ڤایرۆسە بەردەوام دەبێتن لە نەڕەخراوی تەندروستی جیهانی نەتۆیەگرتوەکان کەس تا ئێستا نازانێت تاوەکو چەند مانجی چەند ساڵی ئەو ڤایرۆسە بەردەوام دەبێت لەبەرەوە ناشکرێت و بە تەواوی کەرەنتین و قەدەغی هاتوچوو بەردەوامی چکە ناتوانانی ژیان ڕابگرێت دەتوانیت تا چەند مانجێک ڕێکارەکان بتون بکەیت بەڵام دواتر هەر دەبی ئاسانکاری بکەیت ئەو ڕێکاران کە ئێستا ینی حکوومەتی هەرێم پلان بە پلان و پارێزگاکان پلان بە پلان جێبەجێ دەکەن ڕۆژ بە ڕۆژ دەبینین ئاسانکاری زیاتر هەیە لە بۆ هاوڵاتیان بە شێوەیەکە کە لەسەر ئەوە ساسی بتوانانی لەگەڵی بژیت خۆمە بگونجێنین بەڵام تونترکردنی ڕێنمایەکان لە کاتی کارکردن لەگەڵ ئەوەی 100% کە ئێستاش دەبینین حکوومەتی هەرێم و پارێزگاکان زیاتر لەسەر ئەوە ساسە ئیش دەکەن بەڵێ ئاسانکاری دەکرێت خەڵک دەگەڕێتەوە سەرکاری خۆ ڕێگاکان دەکرێتەوە دەوام تا ڕادەیەک بەرەو ئاسایی بوون دەچێتەوە بەڵام لە هەمان کات ڕێنماییە تەندروستیەکان وەکو پێویست جێبەجێ بکرێت و بە توندیش چاودێری بکرێت یەک لەوانە بەڵێ ئەو بڕیاری کە
ئەو کەسی کە ماسک لە شوێنە گشتەکان نابستی غەڕامە بکرێتن 100% دەگەرم نەک غەڕامی بیسزاری زیاتریش ئەم هەر لەگەڵ لەبەر ناچاری بکەیت پابندی بکەیت کە ماسکەکە ببستی چونکە ئەو ماسک بەستانە بەڕاستی ئەو لێ دوورکەوتنەوە کۆمەڵایەتە وا دەکاتن تاڕادێکی زۆر کۆنتترۆلکردن و زالبوو بەسەر ڤایرۆسەکە ئاسانتر بیتن ژمارەی توشبووان کەم بێتەوە کە ئێوەش بتوانن لە نەخۆشخانەکان خزمەتیان بکەن چەندی لە نەخۆشخانەش ئەتون نەخۆشت کەمتر بی ئەگەر حالەتەکەشی تونبی باشتر دەتوانێت خزمەتی بکەیت و نەتیجەی باشتر دەبیت لەبەرەوە بەڕاستی 100% لەگەرم ئەو بڕیارانە کە مەسلەی ئاسانکاری بەڵێ بکرێت بەڕام ڕێنمایەکان بەتوندی چاودێری بکرێن بۆی جێبەجێ بکرێت زۆر باشە لەگەڵ ئەو بارودۆخە سەختەی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنای نوێ میدیا و ڕاگەیاندن ڕۆڵی خۆیان هەبووە لە بەرزکردنەوەی وورەی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و ڕۆڵی میدیا لە بڵاوکردنەوەی هۆشیاری تاک بەرامبەر نەخۆشیەکە بەرز دەنرخێن و توێژەرێکی کۆمەڵایەتیش لەو بڕواایەدایە ڕاگەیاندن دەبێت لەمە دووە گرنگی بە دڵخۆشکردنی تاکەکان بدات و بەرپرسیارانەتر کار لەسەر مەترسی بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بکات. لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی سەرەکیان هەبووە لە بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاری و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئەوی خۆیان بپارێزن و دوور بن لە مەترسی توشبوون بە ڤایرۆسەکە. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە بەشێک لە ڕاگەیاندنەکان ڕۆڵی سەرەکیان هەبووە لە بڵاوکردنەوەی ڕێنمایەکانی خۆپارێزی و پێچاوانەش هەندێکیان خەڵکیان سارد کردوێتەوە. باشترە لەوەی کە ئەتوو لە عەلامەکان وا بکەی خەڵک بترسێنی و یان زۆر عەلامە دەرێ هەر کۆڕۆنا هەربوونی نییە واستوە ساسی نیە بەڵێ هەیە و خەڵکەوا دەبینین بە زۆر لە خەستەخانەکان لە جێیەکان نەخۆشکەوتینە بەس باشترین شتەوەیە کە ئەمە ئەو عەلامانە هەوڵ بدەن زیاتر شارکردنەوەی کۆمەلگا لەو شوێکە ئەو پەتایە و پەتایەکە بووە وەرزی و دایم و پەتایە لەگەڵمانە بابا کۆڕۆنە زۆرن عالم هەموو چەند کەس پێمرد هەر لە خزمی ما یعنی مەسەلەن میسالەن چەند کەس مردن بە کۆڕۆنا ئەزە خەڵکەکە مەسەلە دەبی باش ئەو کەمامەی بەستی لە خۆی لە مارەوی لە جادەیوی لە ناو سیارەیوی وشارکردنەوە زۆر باشە لەو خەڵک نابی بەو شێوەش بێ ینی خەرک بترسێنەوە ئەو ترساندنی خەرک وە شتەکە هەشە ینی بۆچی وەشارکردنێکی ئەو هاوشتانە بکەن باشە. هەڵمەتی هۆشیارکردنەوەی خەڵکو و شێوازەکانی خۆپاراستن لە ڕێگەی کەناڵە میدیایەکانەوە ڕاستی هاوڵاتیان دەکرا زۆر جاریش کە هەواڵی گیان لە دەستدان و حاڵەتەکانی توشبوون هەندێک کەسی دووچاری نیگەرانی دەکرد. شارەزایکی کۆمەڵایەتی دەڵێ ئێستا کاتیەوە زیاتر گرنگی بە بابەتی خۆپاراستن بدرێت و کەمتر هەواڵی ناخۆش و دڵتەزێن بڵاو بکرێتەوە بۆی تاکەکان لەم دۆخە خراپەی دەرونی ڕزگاریان بێت. ڕاگەاندن کە پێویستە ئەو شوێنە هۆشیار و هەستیارە بیت کە کۆمەلگای خۆی بەرەو ئاقارێکی ئارام ببات بە پێچەوانەوە بوویتە هۆی ئەوەی کە زیاتر دەرونی تاکان ئالۆز بیت بە تایبەت لە دۆخی کۆڕۆناوە قەیرانی ئابووری دۆخی سیاسی ساربوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهۆی خۆپارێزی و کەرەنتین دەبوو ڕاگەاندن ڕۆڵێکی دیکەی هەبات کار لەسەر شادی بکە کار لەسەر پێکەنینی ئێمە بکە. لەم بارودۆخە سەختەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و گیان لە دەستانی هاوڵاتیان بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا ترسی و نیگەرانی دروست بووە. هاوڵاتیان با گرنگی دەزانن میدیا ئێستا کەمتر گرنگی بە بڵاوکردنەوەی حاڵەتەکانی توشبوون و گیان لە دەستان بدا بەڵکو پێویستە زیاتر کار لەسەر هۆشیارکردنەوەی ئاستی هاوڵاتی بکات و ئەوەی هاوڵاتیان خۆیان بپارێزن و پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن. هێرە مۆلودی کوردستان 24 هەولێر. هەر لەبەر ئەوەشە ئێمە لە کۆڤید-19 هەمیشە محاولە دەکەین ژمارەی ئەو کەسانە بڵاوکەینەوە زیاتر و پێشی بخەین کە لە نەخۆشیەکە چاک بوونەتەوە وەکۆی وتمان لە هەموو عێراق سەرڕای ئەو هەموو کەم و کورتی کە لە ژێرخانی تەندروستی عێراقدا هەیە عێراق دەڵێ وەزارەتی تەندروستیەکەی دەڵێ 172 چاک بوونەتەوە ئەوانی کە توش بوون کەواتە ئەگەر هاتوو خۆپارێزێکی باش ماسک بەستن و دوورکەوتنەوە لە یەکتری وەکەوەی کە دکتۆر شێران پێشوی بینە ناوستودیۆش دکتۆرە ڤاڵ باسمان کرد ئەگەر کەسێک ماسکی پێوە بوو بێ و بڕێکیش ڤایرەسی بەرکەوت بێ زۆر کەمترە نیشانەکانی لەوانەیە سوکتر بێ و دەرچوون و دەربازبوونی لە پەتاکە زۆر ئاسانترە. وەک لە سەرەتا ئاماژەمان پێکرد هەر دیاردەیە کە لە جیهاندا بڵاوە بێتەوە بەشێک کەسانێک لەوانەیە ژمارەشیان زۆر کەم بێ ئیستیغلالی بارودۆخەکە بکەن بەمەش وای لێبێت کە شڵەژانێک کێشەک بارگرانیەک بۆ بەشێکی هاوڵاتیان یان بۆ زۆرینەیان دروست بێت. ئەگەر ئێمە هەمومان
بیرمان بێت و ئێستاش تێیدا دەژین کە لە ماوەی دوومانگی ئەخیر شێوازێک بەکارهێنراوە بۆ مامەڵەکردن لەگەڵ توشببووانی کۆڕۆنای نوێ کە لەلایەن چەند کەسێکی بڵین یان چەند لایەنێکی زۆر بە ژمارە کەم کە ناکرێ ئەمانە بەو شێوازە مامەڵەیان بکردبایە ئێمە ئێستا پێتان دەڵین ئەوانە چێن بەڵام ئەمەش بابزانین چۆن سەرهەڵدەدا لە سەرهەڵدانی قۆستنەوە لە هەر بارودۆخێکدا ڕاستە لایەنە بەرپرسەکان لە وەزارەت لە سندیکاکان بە تایبەتی لە بواری تەندروستی کە ئەمانە دەبێت ڕۆڵی خۆیان ببین و بەردەوامیشن ئەوەندەی من ئاگام لێبێ بەڵام ڕۆژیاری تاک کەسێک کە بزانێ ئەوەی بەرامبەری دەکرێت ئیستیغلالە و هەڵقۆستنەوەیە ئەوە لە هەمووی گرنگترەواتە چاوکرانەوەی خۆمان ڕۆشنبیری خۆمان زۆر زۆر گرنگترە پێش ئەوەی کە ئەو کەسێک کە دەوێت قۆرق بکە ئەو کەسێک کە دەوێت هەلەکە بقۆزێتەوە ئازیێتماندا و لە ڕووی ئابووری و جەستەیەوە زیانمان پێ بگەێنێ ئێمە ئێستا چەند نمونەیەک دەهێنینەوە کە ئەگەری ئەوەی هەیە بۆ قۆستنەوە بەکار هاتبێ بەڵام دووبارە دەڵێنەوە کە ئێمە تا چەند هۆشیار بین باشتر دەتوانین بەمەش کەمتر و دەشزانین پەنجەی گلەیی و بشزانین ڕەخنەکە لەکوێ دەگرین. قۆستنەوەی چارەسەری کۆڕۆنا حاڵەتێک هاتە پێشەوە نەخۆشخانە حکومیەکان لەبەر زۆری ژمارەی توشببووان پڕ بوو و هەموو ئەو شوێنانی کە تایبەت کرابوون بە کۆڕۆنا دووقات و سێقات کران لە هەموو پارێزگاکانی هەرێم ئەو توانایی لە پشکنیندا هەبوو سێقات و چوارقات بەڵام هەر فریان ناکەوێت چونکە بەداخەوە هاوڵاتێکی زۆر خۆی ناپارێزێ بۆ ژمارەکە لە زیاد بوونە چی لێ هات وای لێ هات کە هەر کەسێک نیشانەی هەبێ یان ترسی ئەوەی هەبێ یان بەرکەوتەی هەبوو بێ بگەڕێ بە دوای ئەوەی وەڵامێک وەرگێ بەشێک لەوانە سەردانی پزیشکان دەکەن پزیشکان کە ئەو توێژەن ئەو خەڵکن کە زانستێکیان پێەیە ئەو زانستە بەهۆی ئەو زانستەوە دەتوانن هاوکاری کەسی نەخۆش بکەن کەسی نەخۆشیش عادەتەن وا پێناسە دەکرێت کە خاڵێکی لاوازی زۆر قورسی هەیە کە تایبەتە بە جەستەی خۆی تایبەستە بە ژیان و بە ژیانی خۆی کە ئەگەر هاتوو ئەم خاڵە لاوازەی خوا نەخواستە بە ڕێگایەکی تر بقۆزرێتەوە ئەوە کارەساتی لێ دروست دەبێت. من خۆم وەکو پزیشکێک و دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروانیش کە ئێستا لەگەڵمانن و دکتۆر هەردیش کە ئێستا لە کۆنتڕۆڵ لەگەڵمان ئێمە خۆمان وەکو پزیشکان دەتوانین هەڵسەنگاندن بکەین بڵین پزیشکانی هەرێمی کوردستان بەواز لە هەموو شوێنێکی تربێنین پزیشکانی هەرێمی کوردستان کە ئەوەی لەم ماوەیە کردویانە هیچ جۆرە سەربازێک هیچ جۆرە جەنگاوەرێک بەو شێوازە نەیکردووە سرە ڕای نەهامەتی سرە ڕای مەترسی لەسەر ژیانیان قەیرانی ئابووری کە بۆتە هۆی دواکەوتنی موچەکانیان و بە تایبەتی ئەو پزیشکانەی کە بەردەوام لە ناو نەخۆشخانەکانە کاریان کردووە هیچ ڕۆژێک لەوە سڵیان نەکردوێتەوە و چاویان لەوە نەبووە کە نەخۆشێک چارەسەر بکەن مقابلی سوودێکی ئابووری بەڵام پزیشکانیش کە ئەو ژمارەیە باس بکەین 10,000 و 12,000 کەس ئەگەری ئەوەی هەیە 4-5 تێدا بێت ببێتە هۆی ئەوەی کە هەلەکە بقۆزێتەوە ئێمە لێرەوە لەم بەرنامەیە پێتان ئەڵێن ئەو پزیشکانش بە ڕجایەکی وتکایەکی برایەنە دەستنیشانکردنی کۆڕۆنا وازەحە لە ڕێگەی PCRۆیە واتە لە ڕێگەی ئەو پشکنینەوە هەیە کە ئێستا تواناکە لەخوا بەزیابێت لە کوردستانە زیادی کردووە و بەپی بڕیاری وەزارەتی تەندروستیش ئێستا هەر نەخۆشخانەیەک بەپی ئەو ستانداردی کە وەزارەت بۆی داناوە دەتوانێت پشکنینەکە بکە ئەمە تاکە ڕێگایە بۆ دەستنیشانکردن و هەروەها نیشانەکانی تریش کە ئێستا باوە هەندێک پزیشک کە خیبرەی هەبێ وە نیە دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان دەتوانێت بە نیشانەکان بەو کەسە بڵێ تو ئەگەریکی زۆرت هەیە بۆ توژبوون بە کۆڕۆنا لەسەر ئەو دیاردەهەیە کە ئێمە لێرە ئەم باسەمان وروژاندووە خاڵی یەکەممان دەمانەوێت هاوڵاتی وشیار بێ خاڵی دووەمیش بەرگریکردنە لە ڕێژە هەرە زۆرەکەی پزیشکان کە بەداخەوە نامانەوێت هەندێک جار لەبەر 1-2 پزیشکیش ئەوانی تر بۆ ئاگرە بسووتێن تۆڵێکی دکتۆر هەڤاڵ سەد لەگەڵتم بەڕاستی قۆستنەوە هەبوو لەلایەن بەداخەوە چەند پزیشک و باس کرد یعنی ژمارە زۆرەکەی ئەوەیە کە خزمەتی زۆری کردێ بە هیچ شێوێک سڵی نەکردولەوە کە توش دەبێتن کە ماشی هەیە یان بە تایبەتی چینی گەنجان پزیشکانیش جێ خۆڵەوەش جێ دێرین بەڵام بەداخەوە پزیشکی باشە بە کە حالەتی قۆستیتەوە ئستیغلالی کردێ لە بۆ مەسلحەتی تایبەتی خۆی بەڵام ئەو کەسانە لە هەموو چین و توێژەکەن یعنی لە ئەندام پەرلەمانەکەی بگرێتتا دەگاتە کەمترین کەس کە پۆستی پلەیەکی وەزیفی هەبێت لا حکوومەت زۆر باش هەنا زۆر باش دکتۆر شێروان کاکتۆر چۆن بیناسینەوە خوانەخواستە ئەگەر کەسێک بێ ئەم بابەتە بۆ مەرامێکیان
چۆن ئەو چەند پزیشکە عادەت کەمە بناسرێنەوە. کاکتۆر هاوڵاتی پێویستە وشیاری زیاتر بیتن ئەو پزیشکەی کە توانای هەیە نەخۆشی کۆرۆنە دەستنیشان کە بڕواتان هەبی ئێستا دەرچووی پارە لەوانەیە ئەو توانایی هەیە بە دڵنیاییەوە ئەو یەک دووش چارەسەرکردنیان خۆر ئەو پزیشکانە نەکەوە ئێستا سەربازەونەکەنە لە نەخۆشخانەکەنە باش پرۆتۆکۆلەکەی دەزانن و چارەسەری دەکەن بەداخەوە ئەگەر تو با بڵێن سەدرێکی سپی لەبەر بیتن یەک خاڵی ڕەش تێدا بیتن چاو دەکتە سەر ئەو خاڵە ڕەشەی ئەو خاڵە ڕەشە چێ ئەو دکتۆرانەنە کە ئەو هەڵیان قۆستەوە بە گرانکردنی حەقی پشکنین بە گرانکردنی سەردانی ماڵان بە گرانکردنی ئەو شتەکە ئەوەش لێرە ئەمە ڕوو لە سندیکای پزیشکان دەکەم کە دەبی ڕۆلی خۆیان هەبیتن بۆ کۆنتترۆلکردنی ئەو حالەتانە زۆر یەک دکتۆر و دوو دکتۆر نابی گشتان باجەکەی هەموو گیری بکرێت لەسەر هەمووکان چکە زۆر دکتۆرمان هەیە چاوەڕوانی تەنها موچەکەی دەکە کە بە دوو مانگجارێک وەردەگریتن زۆر باشە ئەو پزیشکان هەندێک جار حاڵەتەکە تێکەڵاوەیەکیش ڕوو دەدا لە بینی پزیشکان و کارمەندی تەندروستی یان پەرستار یان پەرستاری زانکۆی یان یاریدەدەری پزیشک ئەوانش وەکوتم بەشێکن لەو هێزەی کە بەردەوام لە نەخۆشخانەکانە هاوکاری پزیشکەکان بوون تەواوکەری ئەو تیمە بوون کە بۆ هاوکاریکردنی ئەو نەخۆشانەی تووشی ئەمپەتایە بوون و لە دێر زەمانیشەوە هەموو نەخۆشیەکان کە پزیشک دەستنیشانی کردووە چارەسەرەکەی بە هاوکاری یاریدەدەری پزیشک و کارمەندانی تەندروستی بووە بەڵام بەداخەوە بەشێکیش لەمان کە دەتوانین بڵین ئەمیش ڕێژەکەیان لە چاو هەر هەمویانە زۆر زۆر کەمترە بەداخەوە بەشێک لەمانە جاڕی ئەوە دەدا کە چارەسەری کۆڕۆنا یان دەستنیشانکردنی کۆڕۆنا دەستنیشانکردنی کۆڕۆنا دووبارە ئەو پزیشکانی کە لە ماوەی ئەم چەند مانگەیە لە نەخۆشخانەکانی حکوومەت بەبێ بەرامبەر کاریان کردووە و شارەزایی و خیبرەی تەواویان لەسەر دەستنیشانکردن هەبووە دەتوانن تا ڕادێک قسەی تێدا بکەن تا ڕادێک وانە لەگەڵمان باقیەکەی تری دیارە پشکنین لە ڕێگەی PCR ڕۆ دەکرێت ئەوەی تر کە دەڵێ بەم دەرزیە چاگە بیتەوە ئازارەکەت نامێنێ ئەمە خۆی لە خۆیدا هۆکارێک بۆ گواستنەوەی زیاتر و تەشەنەکردنی زیاتری ڤایرۆسەکە بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆیە تکایە و تکایەکی زۆر برایانە و زۆر هاونیشتیمانیانە ئێمە دەبێت لەوانە زۆر ئاگادار بین هەموو کەسێک نەدەتوانێت چارەسەرکە نەدەتوانێت دەستنیشانیشکە بۆیە لەم خاڵەش بەتوندی لەسەری ڕادەوەستین کەیتر هەبوو کە بەداخەوە دەرمانخانەمان بینیوە لەگەڵ زیادبوونی شەپۆل و تەشەنەکردنی پەتاکە تەنانەت لە ناو دەرمانخانەکانە ئەم جۆرە ئامێر و پێداویستی پزیشکانیان داناوە بۆ چارەسەرکردنی کۆڕۆنا بۆ زانیاریتان دەرمانخانە شوێنی ئەوەیە کە تۆ تەنها چەند چرکەیەک یان چەند خولەکێکی محەدد بڕۆی وەرەقەکەی کە پزیشک بۆی نووسیوی دەرمانەکانی پێوەرگری پزیشکی دەرمانسازەکە پێت بڵێ ئەوە احتیمالە واد لێ بکە و احتیمالە ئەو ئەعرازە جانبیەی هەبی وە ئەبێ ئەوەندە جارە بەکاری بێنی خوا حافیز یەیتە دەرەوە نەک لەوێ بمێنیتەوە زەختت بپێورێ شەکرت بپێورێ لەوێ مغەزید لە بۆ هەڵبواسرێ ئایا ئەزانی کاتێک کە کەسێک لەوێ ئەو شێوازە چارەسەرە وەردەگرێت کەسێکی تر دەچێت تەنها حەبێکی پاراستۆڵ دەکڕێت ئایا ئەو زەمبی چییە لە تەنیش نەخۆشێکۆ لێ چارەسەر بکرێت بۆیە خۆشەویستان دەرمانخانەکان شوێنی وەرگرتنی چارەسەرە و بەکارهێنانێتی لە ماڵەوە نەک وەرگرتنی چارەسەر لە ناو دەرمانخانەکان و خاڵێکی تریش وەکو بە درێژایی بەرنامەکە باسمان کرد هیچ دەرمانێک لە خۆتەوە مەکڕە پزیشکی دەرمانساز بۆی هەیە بۆ ڕوون بکاتەوە بڵێ ئەو دەرمانی کە بۆت نووسراوە ئەمە ئەوهایە ئەوها بەکاردەهێنرێ و ئیلا خۆت لە خۆتەوە ناتوانین بچی هیچ دەرمانێ بکڕی و بەداخەوە با ئەم شێوازە کە لەلایەن هەندێک لە دەرمانخانەکانەوە دووبارە دەڵێنەوە هەندێکیان کە خۆسراوەتەوە بیناسەرەوە پێویست ناکات تۆ ئەو هەموو دەرمانە بکڕی وەکووتمان ئەو ڕێگا ئاسایی و سروشتیانە هەیە بۆ وەرگرتنی بە هەمان شێوە تاقیگە و نەخۆشخانە تایبەتەکان بەداخەوە بارودۆخەکە وا تێپەڕی کەوای لێ هات بە پێی بڕیاری وەزارەتی تەندروستی کە ئەبێ نەخۆشخانە تایبەتەکان هاوکار بن لە چارەسەرکردنی نەخۆشی کۆڕۆنا دووبارە و سێبارە نرخەکان هەمووی تهدید کراون هەموو ئەو کەسانەی کە پێویستی بە چارەسەرکردنە پێویست ناکە نەخۆشخانێک من شتێکتان پێڵم هەر نەخۆشخانێکی تایبەتی بەڕێز خاوەنی سومعە و
ناوی تایبەت بەخۆی بێ ئیستیغلالی نەخۆش ناکە بۆیە لەمە وابزانم ئەوەندە کافیە هەمومان دەزانین ئەو نەخۆشخانە تایبەتانە هەمان ئەو پزیشکانە کاری تێدا دەکەن کە لە حکومی کار دەکەن بۆیە ئەوەی احتیمام بە سومعی خۆی بدا خۆتان باشتر دەتوانن پرسیاری زیاتر بکەن بۆ ئیستیغلال نەکرێن بە هەمان شێوە تاقیگەکان هەندێک پشکنین هەیە ڕاست و چەپ علاقی بە کۆڕۆناوە نیە خۆشەویستان کەس ناتوانێت ئێستا ئەگەر نیشانەت نەبێ و ئەگەر کەسێکی ئاساییبی بە پشکینێکی خوێن پێت بڵێ تۆ کۆڕۆنات هەیەیاننا و ئەگەر نیشانەت هەبوو وەکو ئەو نیشانە باوانی کە ئێمە ڕۆژانە باسی دەکەین بەڵام تەنگە نەفەسیت نەبوو ڕێژەی ئۆکسسیجینت کەم نەبووتەوە لە خوێندا پێویست ناکە مەش لەژێ لە ماڵۆ دانیشە ئاو بخۆر و ئیسراحەتی خۆت بکە لە کاتی پێویستدا پەیوەندی بە پزیشک بکە پێویست ناکە تۆ بچی پشکنینی زیاد و زۆر گران بۆ خۆت ئەنجام بدەی و کاریگەری ئابووریشی هەبێ تیشک باوەڕ بکەن ئەو ڕێژە زۆرەی کە ئێستا سیتیسکانی سنگ لە وڵاتی ئێمە دەکرێت ئەگەر هاتوو هاوڵاتی خۆی بزانێت چەند تیشک وەردەگری لە ئەنجامی ئەو سیتیسکانە بە حیاتی بیری لێ ناکاتەوە بچێ ئەگەر هاتوو ژیانیشی زۆر بکەوێتە مەترسیەوە بۆیە ئەنجامدانی تیشکی سیتیسکان و تەنانەت تیشکی ئاسایش بەبێ ڕاوێژی پزیشکێک کە ئەو خۆی پێی وابێ ئەویش کەی کە پاژەوەی تەنگە نەفەسیت لێ ڕوودەدا پاژۆی ڕێژەی ئۆکسسیجین لە خوێندا دێتە خوارێ پێویست ناکە بە هیچ شێوەیەک تیشک بیری ئێوە هیچ شتێکتان ماوە لەسەری چکە کاتمان زۆر کەماوە ینی بەس تەنها ئەوەیە سندیکا و وەزارەت حکوومەت چۆن بەتوندی باسی ئەوەی دەکە ئەوی بابرێن ماسکێنە بەستیە پێبژارنی پێ دەکرێتن و هەموو لایەنێکیش ئەوانەی کەەوە نەخۆشی ئیستیغلال دەکەن بۆ دەستکەوتنی چەند پارە چی پێویستە ڕێکاری یاسایە نەگە بگیرێتن من تاو لەگەڵ تۆیان بەس دکتۆر هەواڵ ئەوکو پەیامی کۆتایی پێدوانیە هۆشیاری تاک هۆشیاری کەسەکان زۆر گرنگترە لەو ڕێنمایانە کە لەوانەیە هەموو پزیشکێک ناتوانانی کەسێکی بە دیارۆیان هەموو کارمەندێکی تەندروستی ناتوانانی هەموو نەخۆشخانێک ناکرێت کەسێک لە ناویا سوڕێتەوە بزانێ ئایا ناقانونیەکە بەس هەدەفەکە ئێمە لەو گرافیکە ئەو بکە هاوڵاتی خۆی ڕۆشنبیری خۆی زیادکە هۆشیاری تەندروستی نەکتەن هەر بابەتی لە هەم بابەتەکانی کۆڕۆنای لە بدایەوە باسمان کردی یەکەم خاڵ و هەر هەمی گرنگترە ئەتۆکە هۆشیاری تەندروستی هەبوو هەر لە بدایەوە تووشی گرفتەکە نابێت کە تووشیش بووی دەزانی ڕوو لە چێ بکەیت چۆن چارەسەر بکەیت لەبەرەوە بەدڵنیایی هۆشیاری تەندروستی خاڵشی زۆر گرنگە هاوڵاتی دەبی گرژی پێ بدە لە هەمان کە لە پرۆگرامی وەزارەتی پەروەردە و تعلیم عالیش دەبێت لەمەدا بکرێتە پرۆتۆکۆڵێک بخرێتە ناو پرۆگرامی خوێندن دەست خۆش بێ زۆر سپاسان دەکەم نیش ئەوەندە دەڵێن چەند ئێمە زانیاریمان لەسەر تەندروستی و جستەی خۆمان هەبێ کەمتر مەجای ئەوە هەیە ئیستیغلال بکەین و ئیستیغلال بکرین و هەلەکان بقۆزرێتەوە لەسەرمان هەموو لایەکتان هەر تەندروست بن تا بەرنامەی داهاتوو